کتێبی جەلالی عومەری ساماغا ئەو پیاوەی یەکەم شۆڕشی دژی گەندەڵی بەرپا کرد بڵاو کرایەوە. کتێبەکە لە سێ بەرگ پێگاتووە و تایبەتە بە یاداشتەکانی جەلالی ساماغا و بیرەوەریەکانی، هەروەها چاوپێکەوتنەکانی وەڵوێست و کارەکانی لە پلە وەزیفیە جیاوازەکانیدا. بەشێک لە کتێبەکان تەرخان کراوە بۆ مێژووی جەلالی ساماغا لە بەگشتاچوونەوەی گەندەڵی وەک سەرۆکی دیوانی چاودێری دارایی سلێمانی و بەرپاکردنی یەکەم شۆڕشی دژ بە گەندەڵی لە هەرێمی کوردستان. لەم بەشەدا دەیان دۆکیۆمنت و وتار و بەدواداچوون لەسەر گەندەڵی بەرپرسانی حیزبی و حکومی خراوەتە ڕوو. یەکێک لە بەرگەکانی کتێبەکە تایبەتە بە ژیان و هەڵوێست و کارەکانی جەلالی ساماغا بە پێنووسی هاوڕەکانی. بەشێکی ئەم گەشتە لە ژیانی جەلالی ساماغا ناسرا و بە پیاوەسپیەکە تایبەت کراوە بە وردەکاری بەخشینی سەرتاپای سەروەتەکەی بە کێرچەکانی پەروەردە و تەندروستی. لە بەشێکی ئەم گەشتەدا هەڵوێست و بۆچوونە سیاسیەکانی جەلالی ساماغا لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان خراوەتە ڕوو.